ئێران بووە بە تەوەری سەرەکی بەرپرسانی باڵای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوانەی داکۆکیان لە ڕەوانەکردنی کەشتی جەنگی USS ئابراهام لینکن کرد بۆ ناوچەی کەنداو لەگەڵ چەندین فڕۆکەی بۆم هاوێژ. لە ماوەی سەردانەکەی جۆن بۆڵتن ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەبوظەبی وتی ئێران لە پشتپەلامارەکانی سەرچوار کەشتی لە بەندەری فوجەیرەی ئیماراتە. ئێرانیش ڕەتی دەکاتەوە دەستی لەو پەلامارانەدا هەبوو بێت. بڵتن تاوانبار دەکات بەوەی دەهۆڵی جەنگ لێدەدات، هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە تیرۆریزمی ئابووری تاوانبار دەکات بەهۆی سەپاندنەوەی سزاکانەوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا مۆرگن ئۆرتێکس دووپاتی دەکاتەوە کە ئەمریکا نایەوێت جەنگ لەگەڵ ئێراندا بکات. لە ڕاستیدا ئەوەی ئێمە دەمانوێت کۆتایی هێنانە بە سزاکان و بەشێکی زۆری ئەو شارانە ئەوەیە کە ئێمە دەمانوێت بەدەستی بێنین. ئێمە دەمانوێت ڕژێمی ئێران ئەو 12 خاڵەی کە وەزیری دەرەوە مارک پۆمپیۆ پلانی بۆ دانێنێت بینێتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئێمە وەک ملەتێکی ئاسایی ڕفتار بکەن. لێدوانەکە لە دوای ئەوە دێت کە ژاپۆن ئامادەی خۆی نیشاندا بۆ نێوەندگیری لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا لە ماوەی سەردانەکەی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ تۆکیۆ. سەرۆک وەزیران و ژاپۆنیش پەیوەندیەکی زۆر باشان لەگەڵ ئێراندا هەیە کە وایە بابی بینین چی ڕۆدا. سەرۆک وەزیران هەر ئێستا لەو بارەیەوە قسەی لەگەڵ کردم و من باوەڕم وایە کە ئێران حەز بە گفتوگۆ بکات. ئەگەر ئەوان حەز بە گفتوگۆ بکەن ئێمەش حەز بە گفتوگۆ بکەین. چاوەڕێ دەکەین بزانین چی ڕوودەدات. پرسیار کرا سەبارەت بە گەریلایەنی سێیەم بۆ نێوەندگیری لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا. لە وەڵامدا ئۆرتێکس گوتی لە ئێستادا هیچ پلانێک نییە سەبارەت بەوە. As we look ahead to the end of Ramadan and the Eid holiday, it is important to speak